بله تماشا نجای دی روش عراق بیوی آوایی هر جاره که خی بیرتون شر بیکرن شر نافخی بیکرن در انجام هر دیالوگ هر آرام کردن روشی لیگل و سیناریو دی بردام بگو پشتی 2003 بردام ساله که 2 سال 3 سال سر حال دایه ایدی حتی کنگی روش بیوی آی بینها شوندا پیوسته چه بیت کرن برئیس ماجد احمد لیکولری سیاسی لبغداد گرمه برئیس ماجد دمات باش به حال بد پشتی 2003 نفس سیناریو این خین ریتن شر و تبلیغیه بردام دوباره دبن نجات عراقی كواتا قالوا حتى كينج فهبه بەناوی خودای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ و لە بینەرەکانیشتان دەمەوێت سوپاسی بەڕێز موقتەدا سەدر بکەم لەسەر مووقف ئازاکەی و نیشتیمانیەکەی کە ئەمڕۆ مووقفێکی گەورەی ڕاگەیاند کە لە کەسی گەورەوە دەردەچێت کە لە پیادەکانی عێراق ناتوانن ئەمە بکەن و هەروەها ئەوانەی کە خوێنیان بەخشی لە خودای گەورەدا لێخۆشبوونیان بۆ دەکەم و سەرخۆشی لە خەڵکە دەکەم کە کوڕ و مناڵەکانیان لە دەست داوە بەڕاستی ڕۆژێکی ناخۆش بوو لە دوای 20 ساڵ لە عێراق کە عێراق بە قەیران و کریزی یەک بە دوای یەکدا تێدەپاڕێت قەیرانەکان بەردەوامن لەلایەنی تەندروستی و خزمەتگوزاری و ئابووری و کارەبا و ئاو و وشکە ساڵی و بابەتی دیکە هەروەها دەسوەردانی دەرەوە کێشەکان و خەیرانەکان کەوتونەتە سەریەک هەست بە خەمگینی دەکەین بۆ عێراق ئێمە لە بەسڕە لە ساڵی 2003 تاوەکو ئەمڕۆ بە مخابنیەوە هیچ خەستەخانەیەکی حکوومەت نەکراوەتەوە کە بە ماڵی عێراق کرابێتەوە و هەروەها حکوومەت کردبێتیەوە بەسڕە چەند ساڵێکە بەدەستی ئەمەوە دەناڵێنێ پێویست بوو کە سەدێک بکرێ بۆەوەی بەرگری لە وشکە ساڵی بکرێت لە بەسڕە بەڵام وەزارەتی خزمەتگوزاریە ئاویەکان لە عێراق بربەست و تەگەرەی دروست کرد و هەروەها جگە لە کریزە سیاسیەکان کە طبقەی سیاسی حاکم لە ماوەی 20 ساڵدا تەحمولی و بەرپرسیارەتیە دەکەن کە کێشەکان و کریزەکان کەڵەکە بوونە لەسەر یەک ئەمڕۆ بەڕێز سەدر کاتی کردەوە و هەروەها دەرفەتیدا بەلایەنەکانی دیکە کە لە پرۆسەی سیاسی کشایەوە هیوادارم کە ئەو سیاسیانەی دیکە ئەوها بەهێز بن و جەرگیان هەبێ بۆی لە پرۆسەی سیاسی عێراق بکشێنەوە بڕیار بدەن لەسەر نەفسی خۆیان و بڵێن کە ئێمە فاشل بووین خزمەتگوزاریمان پێشکەش نەکردوە چاکسازیمان لە وڵاتدا نەکردووە ڕێگە بدەن بە خوێنی نوێ کە بێنە پێشەوە و هەروەها شوێنەکانی خۆیان چۆڵ بکەن ئەوە بەسە ئەوەی کردتان تاوەکو ئێستا ڕێبدەن خوێنی نوێ بێتە پێشەوە ئەمڕۆ وڵات لە ڕاستیدا کێشەی وا هەیە کە کێشەکان کۆتاییان نایە ئێمە بۆ وەکو وڵاتانی دیکە ناژین وەکو هاوڵاتیەکی ئێران تورکیا وڵاتانی عارەبی وەکو ئوردن دەبینی وڵاتێکی جیرانە ئەمن و ئاسایشی باشە خزمەتگوزاری باشە و هەروەها باشترە لەوەی کە لە عێراقی ئێمە چیمان کەمترە لەوان وڵاتێکین کە سەرچاوی سروشتی زۆرمان هەیە سەرچاوی مادی گەورەمان هەیە لە عێراق بله برئیس ماجد تایبەتی ژینەها خەزینە عێراقی لە هەر جارێکی تژی ترە تژی پارەیە بە ملیاران دلار تێدانە کەواتە ئەو طبقە حاکم کو حتا نها ڕەوشە عێراقی پرێ برینە گەل و هەر کەسێک دزانە کو ڕەوشە عێراقی بەربچاوە چوویە بدیدناتە ینی بە ئیرادەیەکەوان هەبە کوێی دیدە سەڵاتی بجی بێلن خەڵکیوان قبول ناکە
يعني احنا حقيقة نتمنى لە ڕاستیدا ئێمە هیوادارین وا بکەن القادة هیوادارین سەرکردە سیاسیەکان ئەوەی کێستا هەن زۆربیان کە تەمەنیان لەسەر و 60 ساڵیە خوی نەرجسیەتیان هەیە خوی خۆشویستنی خۆیان هەیە وەکو بەڕێز مقتەدا سەدر کردی و گوتی ئەو مەرجانەی کە هەن کەسانێک بێنە پێشەوە کە و مەرجانەیان تێدا بێ ئێمە هیوادارین کە سەرکردە سیاسیەکانی دیکە خۆی ناجسیەت جێبهێڵن سیاسیە کە ناتوانێت جادە ڕێک بخاتوە خەڵکی کۆنتترۆل بکەمە سیاسی نییە سەرکردەیە کە ناتوانێ خزمەت گوزاری وڵات ڕێک بخات کەلوپەلەکان کۆ بکاتەوە ئیمکانیەتی دابین بکاتوە ئەوە بداتە هاوڵاتیان کە پێویستیان ئەمە سەرکردن نییە تەنها ئێمە باسی هەندێک ناو ناکەین سەرکردایەتی و سەرکردە ئەوە نییە کە لەسەر کورسی دانیشت و قات و ڕیباتێکی جوانت لە بەرابێ بەڵێ توزانی لێراقی کەڤنە شوپیەکە ئەمشێن بێژینەوێ دەست هەڵات گرت کورسی گرت گەلەکە زەحمەتێژی دیرکەوێت توزانیژی پرانیان سەرکردن دەربازبووی دە قۆناغێن جودادا باگیرۆواسن و کودەتایان چونە کەواتە گەل و پشتی نەهاکەرم بێژین بێکینانە حکوومەتێ بدیت ناتە دێ پلەز و بەزبە خواستەکەن سەدر دهێنەر بەرچاوگرتن گەلو ئەگەر مەبەستت سەرکردە سیاسیەکان بێ کە دەتوانن گوێڕایەلی بەڕێز مقتەدا سەدر بکەن ئێمە شیوامان وایە بەڵام ئەوان وان کە لە ڕێ لادراون و تەنازول ناکەن لەوەی کە ئیمانیان پێێتی ناتوانم بە جەنابەت بڵێم عەقڵیەتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە لە ڕەگەزی عەرەبی و ئیسلامی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەگشتی هەیە زۆر زەحمەتە کەسێک ئەوەی بەدەستی هێناوە جێی بهێڵێ جا لە هەبوونی هەبێ وەکو کەسایەتی یاخود وەکو سیاسی بچێتە شوێنێکی دیکە گۆڕانکاری بکە بە تایبەتی ئێمە وەکو عێراقیەکان بە پێی 20 ساڵ ئەگەر خوێندنەوەی بۆ بکەین نەمانتوانی کە تەنازولات بکەین و بگەین بەو ئاستا بەو باگراوەندەی کە پێویستە لەو باگراوەندەی کە لە جیناتەکانی ئێمەدا هەیە پاشگەزبوونەوە نەمان نەکردووە لەسەر هەمان شێواز دەڕۆین حکومە هەڵبژاردن کراکە حکوومەتێکی خزمەت گوزاری حکوومەتێکی تەکنۆکرات بێتە پێشەوە ئێمە باسی تیار سەدریمان کرد سەدر یەکان کشانەوە و هەروەها گۆڕەپان لە بۆ چوارچێوەی هەماهەنگی چۆڵ کرا هیوامان وایە کە خەڵکی گەنج ئەوانەی لە لای ئێوەن و لێ هاتوون بێنە سەر دەسەڵاتوە ڕێ بگرن لە وێرانکاریە کە بەسەر عێراقدا هاتووە ئێمە ئەمڕۆ بە شێوازێکی عەشوایی ناتوانین وڵاتەکە بەڕێوە بەرین ئەمە باش نییە دەزانن کە ئاوشکە ساڵی گەف لە هەبوونمان دەکات ئەو ئەمە لەسەر حکوومەت پێویستە کام کارە بکە ئێوە لەکوێ بوون 20 ساڵ کە کارتان دەکرد چیتان کرد بۆ ئاو ئێوە لە حکوومەتدا نەبوون حکوومەتی خزمەت گوزاری نەبوون چیتان کرد ئێوە نەتان توانی کە زاڵ ببن بە سەر کەیسەکانی گەندەڵکاریدا ئەو دەنگانەی کە دەرچوون و لە پێگە کۆمەڵایەتیەکان بڵاو بوونەوە دەربارەی گەندەڵکاری هەموو شتێکی نیشاندا وە چارەسەری نەبوو ئێمە نازانین کە ئێستا عێراقیەکان هەر پێمان وانییە کە یاساشن زۆر هەست بە ئازار دەکەین کە دەبیستین کەسێک 8 ملیاری هەیە و 2 ملیاری هەیە و 8 ساڵ لە پۆستێکدا بووە
ئێمە ئەوڕۆ هیوامان وایە کە عێراق ببێتە وڵاتێک هەموو مەرجەکانی وڵاتی تێدا بێ. من وەکو هاوڵاتی مافی خۆم هەیە کە زانیاریم هەبێ لە باکوور بۆ باشوور و تایبەت بە بواری ئاومان هەبێ وهروەها دەربارەی کارەبا دەزانی کە لە هاوین چی بەسەر کارەبادا دێ وڵاتێک لە نێوان دوور و باردا بێ بەڵام خەڵکەکەی تێنوو بێ و بواری بینانانەوەی زۆر خراپ بێ هێڵی شەمەندەفەری نەبێ ئەو ژێرخانایی کە هەیە هەمووی تێکدراوە و نەماوە. ئەمە ئەمڕۆ ئاماژەی باش نابینین تەماشای ئاماژەکانی هاتوچۆ بکەوانەی لەسەر جادەکان دانراون. ئەمە وا دەکات کە تۆ هیوات نەمینێ بە داهاتوو. ولی هەڵبەت ئەگەرم بەحسی کاربەدانە بکەین ئەواتە گوتی مژارە هۆشکە ساڵیە گەلێک مەترسیدارە نیڤا عێراقی بتایبەتی دەبیتە کوردستان ژێریە عێراقی لێ بەحسی ڕەوشە هەنووکەیە ئێمە بکەین. کاربەدان هەبوونە سەرۆکی هەرێما کوردستانی پێشوازی لە گوتە ڕاستەدەرکەیە هەند سەرکردین چارچوبە هەڤەندیە ji bilî malikî gelo tu vê bixwejî nabînî ku ev jî hîviyekê dide ku êdî tê gehişneke nû li cem aliyan durust bibe. أنا يعني بصراحة أحب أن أشير من لە ڕاستیدا دەمەوێ ئاماژە بە خاڵێک بکەم هیوام وایە کا چوارچێوەی هەماهەنگی وا نەبێنێ کە موقتەدا سەدر کشاوەتەوە ئەم هەنگاوە سەرکەوتنە بۆوان بەڵکو سەرکەوتنە بۆ عێراق و پێویستە ئەمیانگێری بنوێنن ئەوەی لەسەر پێویستە لە سەریان بیکەن بۆ پێکەنانی حکوومەت و دژایەتی کردنی گەندەڵی و هەروەها خزمەتگوزاری پێشکەش بکەن حکوومەتێک بێ کە خزمەتگوزاری پێشکەش بکە و هەروەها وەڵامەیەکی جوانیان هەبێ بۆ بەڕێز موقتەدا سەدر کە گوتی پێویستە حکوومەتێک کە بێ حکوومەتی خزمەتگوزاری بێ گەندەڵی نەکە و هەروەها مەلەفە گەندەڵکاریەکان بکانەوە کە هەر کەسێک لە هەر کوتلەیەکی سیاسی تێدا بێ بە ئیرادەیەکی سیاسی ڕوبەرووی گەندەڵی ببنەوە. ئێمە وەکو عێراقیەکان ماندوو بووینە لە گەندەڵی و گەندەڵکاری و هەروەها ئەوانەی کە دەربارەی گەندەڵی بڵاو دەبنەوە لە پێگە کۆمەڵایەتیەکان چونکە گەندەڵی هەموو شوێنێکی گرتۆتەوە داوا لە دادگای فیدرالی دەکەین کە قانونی نوێ و یەکانگیر دابنێ بۆی ڕوبەڕووی گەندەڵی ببێتەوە وەکو ئەوەی بەڕێز موقتەدا سەدر گوتی کە خوێنی نوێ بێتە پێشەوە. ئێمە جارێکی دیکە دووپاتی دەکەینەوە کە ئەمانیش بە هەمان شێواز جەرگیان هەبێ و ئازابن سەرکردە گەورەکان وەکو ئەمەی سەدر کردی. کاخەزێکی نوێ دابنێن و هەروەها پەڕەیەکی نوێ بکەنەوە لە دوای ئەوەی کە تەیار سەدری کشایەوە چونکە تەیار سەدری ڕێگەی پێدان لە دوای تشرین بێنەوە جارێکی دیکە بێنەوە گۆڕەپانی سیاسی. ولی بەڕێز ماجد ئەحمەد تێلێکولەری سیاسی لە بەغدا ڕۆژێکی خۆش.